ئێستاش کە حیزبەکان چوونە ڕاستی ئەوە شتێکی باشە. باشەکەشی لەوەیە کە دەبێ دایالۆگ هەبێ لە بینی بەغدا و لە بینی کوردستانە. من بە قەناعەتی من خەریتەی سیاسی عێراقە گۆڕێ لەگە گۆڕانی خەریتەی سیاسی عێراقیشە دەبێ هەڵوێستی هێزە سیاسیەکانی کوردستانی بگۆڕێ، دەبێ هێزە سیاسیەکانی کوردستان لەوە پاش ئەو کەلیمەیە لە قاموسی خۆیان ڕەشکەنەوە شەراکەی وەتەنی باسی ئەوە بکەن کە ئێمە حکومەتی ئەغلەبیە و ئەکسەریەت دروستەکەین لەو ئەغلەبیە کورد بەشی هەیە. ئەگەر هەتا حیزبی کوردیش نەچنە ناو حکومەتەوە بە دەستور کورد دەبێت پشتی هەبێ لە دەسەڵاتی جێبەجێکاری بەغدا. ئەوەی ئێمە ئەیکرێت لە کوردستانە کراوە چەند ساڵە بەڕاستی بە نەزەری من ئەوە سیاسەت نەبووە. ئەوەی هەندێک ڕەنگە هەندێک کەسان پێێرێن دەسەڵاتی خێڵەکی دەسەڵاتی خێڵەکیش نەبووە لەبەرەوەی سەرۆک خێڵ خۆی بە مەسوول لەزانێت لە ژیانی ئەندامانی خێڵەکەی، بەڵام ڕەنگە بیخێ قالبێکی زۆر بیدائیەوە کە مەسەلەی ئەوە بووە مەجموعەیەک هەیە دەسەڵاتێک بە حیزب بێ بە ناوەی نەتەوایەتی بێ بە بەکارهێنانی مەسەلەن نەتەوایەتیەکان بێ خەڵکێکی لە دوی خۆی کۆکردەوەتەوە ساڵەهای ساڵە بە کوشتێدا ماڵی کوردوێرانەکە. ئێستاش کاتە سەر حکومەت دەیەوێ هەموو کوردستان بخوا هەموو کوردستان قۆرغ بکە. پارتی تەبعاً پێی ناخۆشە، یەکێتی پێی ناخۆشە بێ لە بەرەوەی وازان پێگەی ئەوان لەقە بێ ئەمریکا کە تەئیدی ئەو چوونی ئەو شاندەکە ئەوە معنای وایە پشتگیریەکی دەولی هەیە بۆ ئەو شاندە و ئەو ئەپرۆچە نوێیە، یعنی ئەو تەقاروبە نوێیە کە لە بینی بەغدا و لە بینی کوردستانە هەیە. ئێمە دەبێت لەوە دەربچین بڵێن ئەو یەکێتی نەتەوەیەی کە هەمان بوو هەمومان بچینە بندەست یەک حیزبەوە بمان فرۆشێ لە بەغدا بەو شێوەیە کە پێویستێتی. ئێمە مەسەلەی تعریب لە کەرکووکە بۆ گەڕایەتەوە لەبەر ئەوەی ناچن یەکێتی و پارتی ناچن ئەندامی ئەنجومەنی پارێزگاکەیان لە کەرکووک کە پارێزگارێکی کورددا بنێن تاکو ئەو پارێزگارەی ئێستاکە کە پشتگیری لە تعریبی کوردستانەکە نەتوانێت ئەو کارانە بکات.